هیچ پێوە جبس ئەمانە تامێکی ویسمان بەرچاوڕوونیەک بە خەڵک بین لەسەر خۆپارێزی و تەندروستی گشتی و هەروەها ئێمە لێرە کە دامان ناو خواردنماندانا و خواردنانی کە استفادەیان زۆرە بۆ جسم و زەرریان کەمە لە جیاتی ئەو خواردنانەی کە زەرریان هەیە بۆ جسم و هەروەها تامیان خۆشە کە ئەتوانی بە ڕۆژانە بیخۆی و هەتوانی هەموو ڕۆژێک تاقی بکەیتەوە بە نانی بەیانیان بێ وەک نانی نیۆڕۆ بێت یاخود وەک سناکێک بخورێت. بەشێکی چارەکیەکە پێک هاتووە لە ئەنجامدانی کۆمەڵە پشکنینی پزیشکی وەکو ئەنجامدانی فشاری خوێن پشکنینی فشاری خوێن و دیاریکردنی ڕێژەی ئۆکسسیجین لە جسم و فەحسی شەکرەیە. جانا قلدا طبيعي جانا كبرك زحمته شو هاس بدا زورات بيتن هكسي سشولي خو باورك يعني وقت لما هناك الرجل ده وجا كشولر نابرزة وحيوانة ودار إنانة هقول بيجن فلاحتي هذيك شاندنا زراعتي جانا قندان فرق جانا باجيران جان قندان يهايش الدارة يهايش استد نافرز يهايش جيلا برجيلا بحيواني بربازي فرق ديال جانا باجيران مثلا اما وقتنينا اما شو اللي خذ بطالتين سكتش دروسكم داير بس بتون توت هنا في الرسالة. فعلا هذا الأسلوب كان هذا يتعاطى تقاليد. بس أتصور شو تعاطى كذا طلع نادي في الوقت يعني. شو كتوه يكون جالس سكتش بتقاليد يش جوينا شيء تو بس لا دي بأساني يكون جال بس اللي هالشيء توني كديتي. ئەم سنتەرە ئەم بەشەی کردوتەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی شێوەکاری لە شاری دەربەندیخانە کە ڕۆژانە قوتابیانێکی زۆر سەردانی ئەم بەشەکەن تایدا وانە و ڕاهێنانی خۆیان وەرەگرن و تا ڕادەیەکی زۆر باش ئیشمان کردو لەسەر بەرزکردنەوەی ئاستیان ئامانجمان ئەوەیە ئەم قوتابیانە پێش بخەین و ئاستی شێوەکاری لە شاردا بەرز بکەینەوە. ئێرە ناوەندێکی زۆر باشە بۆ فێربوونی هونەری وێنەکێشان. من ماوەی 3 ساڵە لەیرەم و توانیمە ئەستێکی باش بەدەست بێنم و لە ئامانجمە بۆ داهاتوو بچن بۆ پەمەگە هونەرە جوانەکان تا ئاستێکی باشتر و بەستر بەدەست بهێنن. ئەگەر تۆ باشە سەنەگەر